لە تورکیا چەند خەڵک چەند جار چوون ئێواگەدان لە بەحر و لە دەریا و زەریاکاندا خنکاون ماسی خواردوونی لە شوێنان هەیە گیراون ئیهانیان پێکراوە یعنی بەڕاستی یعنی لە ئەغلب کاتدا یعنی ڕێی هات و نەهاتە وە خەڵکی زۆر تووشی گرفتاری بووە بەڵام حقیقەتەن یعنی باشیانی ئەو پەڕی مەسەلەن یەکێک مردووە لەو حدودانە سەرۆکی حکوومەت بڕیایدا تەرمەکەی بێننەوە ئیشێکی زۆر گەورەی کردووە خۆی کوشت کاکە بەرنامەسی بۆ کەم خەڵکی ئاوا خۆ یعنی هەڵ نەدێرێت خۆ تووشی مشکلی نەکە چاوەکەم باتەوە بوو بۆیە بەڕاستی باشی نییە بە حەقیقەت ینی کە ئەم خەڵکە کۆز دەکە ئەم خەڵکە کێشەی بۆ دروست دەبێت ئەم خەڵکە تووشی گرفتاری دەبێت بابەتی کۆچی گەنج وڵا هەر گەنجیش نا تەبان ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆتە دیاردا لە حاڵەتێکی دیاریکرا و تێپەڕیوە ئەوەش بەڕاستی بە هۆکاریەوەی کە خەڵک هیچ ئاوات و ئومێدێکی لەم وڵاتە نەماوە و ئومێدێکی نییە کە داهاتوو ئایندەیەکی گەشت هەبێت لە وڵاتە بە ناچاری خەڵک سەری خۆی هەڵگرت و وڵاتی خۆی بەجێهێشتووە دەرچووە بەڵام دانەمەزێنراوە ماڵ و منداڵێکی هەژاری هەیە کار و کەسابەتی دەست ناکەوێ لە ڕۆ سیاسیەکەی و حکومڕانێکی بەڕاستی ناتەندروست بەرەوە دەبرێ خەڵک ئازاد نییە ئازادیەکەن بە تەواوی بۆ هەموو لایەک وەک یەک مەسەن دابین نەکراوە ئاسا سەرۆرێنە وڵاتە خەڵک هەست بەڕاستی بە مرۆڤبوونی خۆی ناکە مرۆڤبوونی خۆی بۆیە لەو ڕۆ بەڕاستی بۆ بە دیاردە کە نزیکەی ئەو کات داتانە لای منن نزیکەی لە ماوەی 2 مانگدا نزیکەی 40,000 کەس هەرێمی کوردستانی بەجێهێشتووە حەز دەکەم بیزانن و ئێستاش بەردەوام خەڵک بەڕێوەیە من پێم وایە دەبێ ئێمە بەڵێ کەم پێم وایە دەبێ بیر لەوە بکرێتەوە کە ئێمە ئەم وەزع واقعە بگۆڕین ئەم دەسەڵاتە بگۆڕین نەک بەڕاستی خەڵک هەموو بۆ بەجێ بێڵێ و پاشان نەکردنی گەنج بەپێی پێویست و نەڕەخساندنی هەلیکار بۆ گەنجانەی کە پێویستیان بە هەلیکارە و کار نەکردن لەسەر پیرجان و لەگەڵ ئەوەشدا عەمەل نەکردن بۆ بەڵێنانی بە گەنجە درێ ئیتر لەلایەن هەر کەسێکەوە بێت دوو پرسیارم چەند مانگێکە هاوشێوەی شار و شارۆچکانی دیکەی هەرێمی کوردستان لە هەڵەبجەش کۆچی گەنجان دەستی پێ کردووە ئێمەش وەکو خۆتەزانی هەمومان خزم و کەس و کارمان هەیە یعنی ئێستا بەنمونە ئەو بێکاری کە لە هەرێمی کوردستانە دروست بووە هەمومان کەس و کارمانەیە ئەبینی کە بەهۆی بێکاری بۆی هەژاری و ئەم وڵاتە جێهێڵن واتە ئێمەش کەم بە دۆداچوونێکی خۆمان توانەوە بڵێم لە ماوەی دە ڕۆژی ڕابردوو نووسیگەی 200 گەنج لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرە وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە بەڵێ و بەڕاستی گەنجیش زیاتر هیوا ئاواتی هەیە